سڵتانە ببینێڕای 1964 بەردەوام لەگەڵتان لە ئەو بەرنامە تایبەتانی کە لەسەر ئەم شەڕەی کە هەڵگیرساوە لە نێوان ئیسرائیل ئەمریکا لەگەڵ ئێران تا دێت پێشاتی نوێ دێتە ئاراوە و ئیسرائیل دەستپارێزی ناکات لە کوشتنی ئەو سەرکردە کاریگەرانە چی سەربازی چی دیبلۆماسی چی سیاسی لە ئێراندا کە ڕۆڵێکی بەرچاویان هەبووە چەندین ساڵە لە بەڕێوەبردننی ئێراندا ئەمەش کاردانەوەی زۆر بەدووە هاتووە و لە لایەکی تریشەوە ئیسرائیل ڕێگەی تر دەگرێتە بەر بۆ هەڕەشەکردن لە سەرکردەکانی ئێران و بە تەلەفۆن ئاگاداریان دەکاتەوە کە ئاگای لە سات بە ساتی ژیانیانەوە هەرکەی بێوێت دەیان کات بە ئامانج و ئێرانیش لەمەیان دەستەوەسانەوە ساوە بەردەوامە لە گرتنی موشک بە ئامانجەکانی لە ئیسرائیل و لە وڵاتانی دەوروبەر موشکی نوێ کە تازە هێناوێتێ ناو شەڕەکەوە تاقی دەکاتەوە و بەکاری دەهێنێت لە لایەکی تریشەوە ئەمریکا بە هەمان شێوە بە لێدوانی جیاوازی دۆناڵد ترامپ بەردەوامە لا هێرشکردنە سەر ئامانجەکانیان لە ئێران مانۆ زۆر بابەتی تر لەگەڵ قی سەلامە سەرڕایشکاری 1964 بەکارباری سەربازی باس دەکەم جەناب یەقیت بەخێر بیتەوە سپاس دەکەم با لەوە دەست پێ بکەم ئیسرائیل جەناب تەزانی بەردەوامە ینی هەم لە شەڕی 12 ڕۆژە هەم لەم شەڕەشە ژمارەیەکی زۆر سەرکردەی ئێرانی کاریگەری لەناو بردووە لە ناویشیانان ڕابەر و دوێنێش علی لاریجانی کە لە دوای ڕابەر کاریگەرترین شەخص بووە لە ئێراندا ئێستا تاکتیکێکی تر بەکارهێنێ ینی تەلەفۆن دەکات بۆ سەرکردەکان ئیسرائیل هەموو معلوماتێکی ئەوان لە لای خۆی دەزانێت و پێیان دەڵێ ئاگادارم ئەمە چی ینی ئاگدارم لە ژیانتان ئاگدارم لە هەڵسوکەوتان بمەوێت دەتانکەمە ئامانج ئەمە شەڕی دەرونیە یان چییە لەگەڵیانە نەخێر شەڕی دەرونی نییە یعنی ئیش لە دەرونی دەرچووەتوە لەم شەڕەیە ئەگەر سەیری بکەی ئێمە کاتی خۆی وتمان 6,000 هەدەف لێدراوە بەڵام ئێستاکە بڵین تاکو دوێنێ 13,000 ئێر سترایک ینی هجووم جەوی لە ئاسمانەوە کە ئەفرۆکەی ئەمریکا و ئیسرائیل هێرشیان بردووە 13,000 جار لە 8,000 هەدەفیان داوە تەواو کۆتایی پێهات لە ئێرانی تر لە چووە دەی مەگە بوونی تەحتی وێران بکەیت ئەمە تەنها معلوماتێکی هەواڵگری ئەستخباراتی ئاگام لێتانە یەک بە یەک ژمارەی سیارەکە چەنێکە ڕەسیدت لە بانک لە کوێیە ماڵت لە کوێیە مناڵت عائیلەت هەمووی تۆ وای لیان کردو ینی ئاگام لە هەمووتانە و یەک بە یەک هەڵتانە بژێرم لێتانە دەم بەڵام کوشتنی علی لاریجانی زەرێکی زۆر گەورە بوو بۆ ئێران علی لاریجانی شتێکی جیاواز بوو دێمە سەرەوەش بە وردی بەڵام بابەتی ئەوەی کە مەسەرەن ئیسرائیل یەک شتی تری سەیری هەیە ئەم سەرکردانە کە دەکوژێت یەکەم کەس خۆی بڵاوی دەکاتەوە دوای 13 کاتژمێر بە نمونە لاریجانی دێت ئێران خۆی بڵاوی دەکاتەوە ینی ئێران هەندێکی هەر نازانێت کە کوژراوە دوایی پێی دەزانێت سیرەکە لەوەی ئیسرائیل ئەمە چۆن ئەمە چییە کە یەکسەر خۆی بڵاوی دەکاتەوە کە پێش هەموو کەسێک کە ئەو کەسەی کوشتووە ئیسرائیل زانیاری هەیە معلوماتی دقیقی هەیە لە سەریان کە لە چۆ ئەبن و لە چۆ نابن و کە لێدا ئەو جۆرە موشەکانە ئەزانێت تەسیریشیە کوشتنی سەتە لەو ناوچەیە بەلایەن ئێرانەوە کە ئاگادار نابێتەوە لە بیرت نەچێتن ئێران هەموو تیساڵاتی لێدراوە بڵین بنکەی پۆلیسی لەجێ خۆی نییە ناوێرن بڵین مەفرەزە لە ناو شەقامەکانە دابنێن لەلایەن ئاسایش و ئەوانەیە بەڵێ پەیوەندی پساوە لە بینیانە هەتاکو ئەبێتن تەسەور بکە ئێستا خۆی ئێران متابعی ئەخباری ئیسرائیلەکە بۆی بزانێت چیان لێ کوژرە ینی ئاگاهیان لێ نییە بە هیچ جۆرێکی پەیوەندی نەماوە لە بینیانە ئەو هەموو لێدانەی کە لێدراون بە هیچ جۆرێتی ساڵات نەماوە لە بینیانە کاتێک ئیسرائیل خۆشی حەزی لەوەیە ینی خۆی دەمێکە بەوە بە ناوبانگە کە بۆ هەدەفێک دەچێت دەبێت لە ڕووی میدیایەکەشەوە خۆی یەکەم کەس خۆی بێتن حتاکو ئەمریکا هەست ڕائەگرێتن یەکسەر بڵاوی ناکاتەوە تاکو دڵنیا ئەبێتن بەڵام ئیسرائیل یەکەم کەسە کە بڵاویەکاتەوە زۆر باشە کەشتێک لە دەوروبەری سنگاپورە بینراوە کە مارێنزی تێدایە و ئەم کەشتێ بەرەو خۆرەڵاتی ناوەڕاستیش ملی ڕێگەی گرتوۆتە بەر ئەم کەشتێ چییە؟ ئەو کەشتیە هەر لە جۆری ئەوەی کە باسمان کرد پێش و بڵین تریپۆلی ینی بەرماییەکانە بەڵام لە فیئەی یەکەی ئەوەیە چونکە ئەگەڵ بڵین تریپۆلی نییە لەو ناوەڕاستە ئەوەی ڕاستی بێتنەوەی زانیاری هەبێ ینی گەیشتووەتە لای دیێگۆ گارسیا هاتووەتەوێ ئەویش هەر مارێنزی لەسەرایە
زۆریشی لەسەرایە ئاینی فڕۆکەی FC5 لەگەڵایە بەڵام تاکو ئێستا دەرنەکەوتۆ بە تەواوەتی بەرەو چوە ئەگاتن لە چوە ڕائەوەستێتن بۆی بزانێ زانیاری ئایا بە تەمای هێڕشی زەمینین لە دورگەکانە یاواتە بۆ شوێنێک لە ناو ئێران ئەوە لە کاتی خۆی دەرەکەوێتن بگاتە شوێنی دیاریکراوی ینی هەر ئامانجێکی هێرشی زەمینی هەبێت یانویستی هەبێت لەسەری ئەمە ڕەنگە بۆ ئەوە هات بۆ ئەوە هاتووە بۆ ئەوە دێتە پێشەوە. باشە بابێنە سەر موشک. دوێنێ شەو ئێران بۆ یەکەم جار لە شەڕەکەدا موشکی حاجی قاسم سولەیمانی بەکارهێنا. حەزەکەم باسێکی ینی پێشتر باسمان کردووە بەڵام ێستا بەوردی حەزەکەم باسێکی کاریگەریەکانی ئەم موشەکە بکەیت. موشکی حاج قاسم موشکێکی بالیستیە ئەمیش بە سوتەمەنی ڕقی شەکاتن درێژی 11 مەترە بێتن بەڵام حیساب ناکرێت لە موشەکە دوورەکان بێ ینی چونکە 1400 کیلۆمەترە مەدای سەری تەقینەوەکەی 500 هەشتوانی گۆڕانکاری تێبکەی ئینشتاری ئەوانەی بۆ دابنێ 500 کیلۆ 500 کیلۆ بۆ بوورە بەڵێ سەرەکەی تەقینەوەی 500 کیلۆگرامە لە مادەی تەقینەوە هەشتوانی دەستکاریکەی بگۆڕیتن مەسەلەن ببێتە ئینشتاری و ئەوانە ئەم طبعا نسخەیەکی لە بڵین لە چین تکنۆلۆژیاکەی وەرگیراوە ئەم موشەکە ئەمە یەکەم جاریشە بەکاری دێنێتن و هێشتان هەشە بەکاری نەهێناوە ئێران بۆ شەڕی درێژخایەن هەنێکی داناوە. باش ئەو ئینتشاریە یان ئەو هێشوویەی کە لی بڵاو دەبێتەوە و پارچانە زەرەر و زیانەکەی مەترسیدار دەبێت یە موشەکە بۆ هاوڵاتی و بۆ سەرباز و ئانە لە شوێنێکی فراوان بیان لە ناو شەقاما بێتن بەڵێ زۆر مەترسیدارە چونکە ئەو کاتەقێتەوە لە ئاسمانە ئیترەوە جۆری تەقینەوەکەی بەکەیف خۆتە وەکو هاوەن چۆن لە ئاسمان تەنویر تێگریێتەوە لە بەرزی چەند بتەقێتەوە ئەمی شەتوانی تەحەکومی پێ بکەی کە لە ئاسمانە تەقێتەوە ئەبێتە 800 پارچە هەشتا ببوورە 80 پارچە هەیە 6 پارچەیە و هەیە زیاتریشە کە دای بنیتن فراوانە بێتەوە لە ناوچەیەەکە بۆ خەڵک بۆ مەشاد بۆ پیادە و ئەوانە زەرەری زۆر زۆرە بەڵێ. باشە یەکێکی تر لە موشک کاریگەریەکانی ئێران کە ئێستا بۆ داخستنی گەروی هورمز ڕەنگە پشتی پێ ببەستێت موشکی نورە. حەزەکەم باسێکی موشکی نورم بۆ بکەی خەستەتیە موشەکە چییە؟ موشکی نور خۆی هی دژی دەریایە یعنی بەکاری دێنیتن لە ئەمە نە بالستیە نە هایپەرسۆنیکە ینی ئەمە لە سنفی کروزایە خێخە پێڵێن سەواری خجەوارامەی بە ئەڕواتن تایبەتی بۆ دەریا بەکاردێتن ئەمە خۆی نور نسخەیەکە لە موشەکە چینیەکە لە جۆری C802 ینی ئاینی ئەو نسخە سینەیە لەوە وەریان گرتووە و دەستکاریان کردووە. ئەم موشەکە تەبان سیفەتێکی هەیە سوپەرسۆنیک نییە سەریع ناڕواتن ینی چونکە کروزە بەڵام سیفەتەکەی چییە کە ئەگاتە نێزیکی هەدەفی خۆی بڵین بۆ باخیرەکە سرعەتی زیادە بێەوە بێتە سوپەرسۆنیک ئەو کاتە ناگیرێتەوە لە هەدەفی خۆیەدا قوی تەدمیری بەرزە بەڕاستی ینی تقریبا خۆی ئاگەر بڵین لە C802ەکەی چین تەقینەوەکەی دەوری 1995 کیلۆ ئەبێتن بەڵام لە نسخەی نووری ئێرانی 165 کیلۆیە سەری تەقینەوەکەی. پێم وابێ ئەمە پێشتر ینی لەلایەن حیزب اللهەوە فڕقاتەیەکی ئیسرائیلی پێ تەقێنراوەتەوە ئیسرائیلی پێ حەزەکەمەوە چیرۆکەم بۆ باسکەیەگەر ئەو حادسەیە ینی لە کاتی حەسەن نەسڕەڵڵاه ینی سێ ئەو تەوقیتەی کە کردیان لەو کاتە حەسەن نەسڕەڵڵاه لە کاتیەوەی کە خیتابی ئەداتێ ئەیوت سەیری فڕقاتە ئیسرائیلیەکان چواردەی حوتی 2006 بوو چواردەی تەمووز بوو بەڵێ چواردەی حوتی 2006 ئەو حادسەیە ئەم موشەکەی تێگر بۆ فڕقاتە ئیسرائیلیەکە لە کاتی 2006 وەتوانی لێ بدا و ئاگری تێبەر بدا و بڵین دەریای ئیسرائیل زۆر سەربازی لە ناوە کوشت جا خۆی تەنسیقەکە لەو کاتەیە سیر بوو ینی تۆ لەگەڵ خیتابەکەیە موشک جارێن نەگەیشتووە ئەو ئەڵێ سیکەن شتێکی سیر بوو بەڕاستەوخۆ ڕاستەوخۆ یەکسەر ڕاستەوخۆ هینی کرد هەر ئەم موشەکە بوو نور بوو کە دای لە هین فڕقات ئیسرائیلیەکە بەڵێ
زۆر باش شتێکی تریش لەم شیرۆکی کە جەنابەت ینی لەو حادسەی کە جەنابەت باست کرد دەردەکەوێت لە ڕاستیە کاک سەلام ینی تەحملی ئیسرائیل لەو کاتە چەند بێهێز بوو حیزب الله وای لێ کردووە دوای 19 ساڵ نزیکی 20 ساڵ هات ئاوا حەقی لێکردنەوە ئەو کاتە ڕاستەکە ئیسرائیل ئەوا بەهێز نەبوو وەزەرەری زۆری پێگەیشت بوو لەلایەن حیزب الله زۆر بەهێز بوو دامێکی ئێرانی سیر بوو ئەو کاتە لەبیرت نەچێت سووریا ینی ڕێی تەعبیە بۆی کرابووە هەموو جۆرە چەکێ هەموو جۆرە موشەکێ ئەڕۆی زەرەری زۆر گەیاند بوو بە ئیسرائیل لە 2006ەوە تەمان ئەم حادسانەی لەبیر ناچێتن ئەمێنێتەنە تاکو خۆی بەهێز زەکاتەوە ینی دوای 19 ساڵ تۆ حیساب کە هاتووە تۆڵی خۆی وەرەگرێتەوە زۆر ڕاست وەهێزیشە ئەو کاتە تۆ لە پەخشی ڕاستەوخوا بڵێ سەیری دەریا بکەن ئێستا لێدەین و لێشی تەمانەوە زەڕبەیە زۆر گەورەیە بۆ ئیسرائیل لەو کاتە ئەیکوا هەواڵگریەکەی کە ئێستا باسیەکەی لەم ڕۆژەیە کە معلوماتی کامڵت هەیە لەسەر هەموو لایەک ئەو کاتە توانای ئەمەت نەبوواتە ئەو کاتە ئیسرائیل زەعیف بوو بەڵێ زۆر باشە کوژرانی عەلی لاریجانی جەناب تەزانی لە دوێنێەوە هەڵایەکی گەورەی ناوەتەوە و زۆرترین باسی لە میدیا جیهانیەکانەوە لێوە دەکرێت ئەم پیاوە ئێستا میدیا جیهانیەکان باس لەوە دەکەن کە کوژرانی ئەم پیاوە کوژرانی لاریجانی ڕەنگە شەڕەکە درێژتر بکاتەوە ماوەی شەڕەکە باشە بۆچی یعنی بە کوژرانی ئەو هەموو سەرکردە کوژرا ڕابەری باڵا کوژرا ئەم قسەیە نەکرا ئێستا لە دوێنێەوە ئەم قسەیە دەکرێت کە ڕەنگە ئەمە شەڕەکە درێژ کاتەوە من خۆم بە باوەڕی خۆم ینی ئەم زەلامە لە عەلی خامانەیی گرنگتر بوو لە ئێران گرنگتر بوو سەرپەرشتیەکەن ئەم پیاوە فەلسەفەی غەربی تەواو خوێندبووە شەریعە و ئەمنی قەومی و پەرلەمان و هەموو شتێکی تەسەور بکە ئەمە نیو سەدەیە 50 ساڵە لەناو حکومەتی ئێران هەموو پلەکانی بینیوە هەموو مەنسەبەکانی بینیوە تەنها سەرۆک کۆماری نەکردووە ئەوش خۆی بۆ هەڵبژارد بەڵام دەرنەچوو لەمێ لە مفاوەزاتی ئۆتۆمی ئەم پیاوە سەرەکی بوو لە تەنسیقی سیاسی عسکەری دوبلوماسی ئەم زەلامە بوو کەسی کەیان نەبوو یعنی تەنسیقی بینی جیهەتی سیاسی عسکەری دوبلوماسی عەلی ڕەبتی پەیوەندیەکانی نێوانیان ئەم پیاوە هەمووی بەمەوە بەسرا بووە هەمووی هەتاکو عەلی خامانەی خۆ ئەو مشتەبای دانە نابوو بۆی ببێتە خەلیفەی خۆی مرشید ببێتن ئەمی هەڵبژارد بوو ئەم زەلامە لە هەمویان زەرەرێکی زۆر گەورەیە بۆ ئێران زەربەیەکی زۆر گەورەیە بۆ ئێران کە ئەم زەلامە کوژرا و لە هەمان کاتە بڕوا بکە ینی ئەگەر نەگەنە حەلێک بەسای ئەم زەلامەوە شەڕەکە زۆر درێژخایەنە خایەنەوتم و چەکی تازە دێتە ناوە ڕاستەوەش ئەنی ئەوەندە کاریگەری زۆر هەر ئەوەش بوو کە دوێنێ لە ناونرا بوو تۆڵەی لاریجانی شەکی قاسمیان بەکارێنە بەڵێ لە تۆڵی ینی دروستە ئەو تێڕوانینەی کە شەڕەکە درێژای کێشێ بەڵێ ئەی کێشێ باش حەزەکەم باسێکی سیستەمی سیرام بکەین پێشتریش باسمان کردو بەڵام لە درێژەی ئەم شەڕەدا ڕۆژەکانی ئەم شەڕەدا بەڕاستی لێ هاتووی خۆی سەلمان سیرام یعنی ئەو درۆن و موشەکانی بەتایبەت بۆ هەرێمی کوردستان و هەولێری پایتەخت دەنێردرێت یەکسەر دەخرێتە خوارەوە و هیچ ئەوەیەکی ناکە بە وردی ئەم سیستەمە بووە بەهێزە بۆ درۆن و ئەو موشەکە ناوەندیانەکە دەگیرێت ئەم ناوچەیە سیرام خۆی چەکێکی کۆنە یعنی لە ئەمریکا بەڵام تەطویرکردنی و پێشخستنی لە 2004 دەستی پێکرد ئەم چەکە لە عێراق بەشدار بووە لە ئەفغانستانە هەتاکو دانەیەکی لە کابڵ سوتا لەوێنانە لە ئەفغانستان لە کاتی کشانەوەی سوپای ئەمریکا سیرام کاونتەرڕام ئەم چەکە لەلایەن کۆمپانیای ڕایفیۆنەوەی ئەمریکیەوە دروست دەکرێتن کە موشەکی پاتریۆتیش دروستەکە لەلای ئەوانەوە توانای ئەوەی هەیە ئەمە بڵین 4500 فیشەک بتەقێنێ لە دەقەیەکە فیشەکەکانیشی حارق خارق ئەتەقێتەوە لە ئاسمان تەسیری زۆرە بەمەدای 3500 مەترە بێتن 6 لولەی پێوەیە ئەمە سەبەتانە 6 لولەی پێوەیە ئەو لولانەش لە جۆری M61 ینی لولەی سەبەتانەی M61 ئەمریکیە خۆی پێوترێتن کاتلینگ ئەمە لە تاکو لە ناو دەریا لەسەر مودەمیرە و فرقاڵپەش هەیە کە پێوترێت ڤاڵانکس لێوێنانە یان گۆڵ کیپەر کە بەکاردێتن توانای ئەمە چییە ئەم سیرامە
یەک ڕادارێکی زۆر متەتەوری پێوەیە زۆر پێشکەوتووە جگە لەوە ئەجیزەی استشعار زۆر سەیرە یعنی خەوارزمیاتێکی زۆر معقەدی تایە کە لی تێناگەین جگە لەوە حساسەکان توانای ئەمە بەس ئەوە نییە موسەیراتت بۆ بگرێتەوە سیڕەم توانای ئەوەی هەیە فڕۆکەی جەنگیش لە نزمی بفرێ ئەتوانێت لێ بداتن بەڵێ لە دووری 3 کیلومتر و نیوە ئەتوانێت لێ بداتن لە فڕۆکە بداتن لە موسەیرات بداتن لە موشەکیش بداتن بەڵام ئەوەی سەیرە بۆ ئاگاداریت ئەوەی کە هاوڵاتی ئەر نازانێ ئەم سیڕامان توانێت گولەی تۆپیش بگرێتەوە لەگەڵ هاوەنە هاوەنیشی بۆ تێگری ئەگری لەوان شک سیڕام ئەم سیفەتەشی هەیە ئەگەر نازانی ئەمەشی هەیە جگە لە موسێرەوانە نەخێر گولەی تۆپ مەدفعیە گولەی هاوەن ئەتوانێت بیگرێتەوە و لێیدا لە ئاسمانە و توانای ئەوەشی هەیە کە بزانێ ئەمە لە چۆوە هات ئەم موسێرەیە یان ئەم تۆپە لە چۆوە هات تەحدیدی شوێنەکەیەکە و ئەشزانێ ئەگەر بۆ خۆیان ڕوایان بۆ شوێنێترە ڕواتن ئەی خێنێتەوە مەسارەکەی بۆیەوێ لێ بدا و نەشیوێت لێی ناداتن مەسەلەن ڕەتە بێتن لێوەی وەشزانێ لە چۆ شەکەوێتە خوارەوە یعنی و تایبەتی لەبان سیارەیە کە خۆی داهاندرێتن سیارەکە تقریبا لەگەڵ مەحەتەکەی و ئەجیزێ و ئەوانەی بە قورسی تقریبا 35 تەنە ئەمە سیڕام لە کۆمپانیای ڕایفیۆمی ئەمریکیەوە چەکێکی زۆر فعالە طبعا زۆر باشە هەڵدانی موشەکەکانی ئێران باس بکەین کە پێشتر باسی ئەو کەمیەتمان کرد بوو کە ئیسرائیل دایەتی لە کەمی و ئێران دایەتی لە کەمی ئێستا بەپێی دوایین زانیاریەکان 86% هەڵدانی موشکی توانای هەڵدانی موشکی ئێران لەگەڵ 73% درۆنی کەمی کردووە ئەمە بۆچی دەگەڕێتەوە ینی لە ڕووی سەربازیەوە ئەمە ڕووخانە یا تاکتیکە ئەوەی دەرکەوتووە بە کەمی بەکارهێنێ ناتوانانی لە 100% تحدیدی بکەیت چونکە تۆ استراتێژی شەڕی ئەمانە جارێ ئێمە نازانین بە تەواتی بەڵام خۆی دوو احتیمالی هەیە احتیمالی یەکەمی لەبیرت نەچێتن ئەمریکا و ئیسرائیل لەم ماوەی ئاخیرە زیاتر لە 190 منەسەی موشەگیان لە ناودا لە ئێران وە زیاتر لە 200 دانش لە ئەوانەی زەوی دۆزیانەوە لیاندا لە ناوچوو کە تۆ ئەم مەنەسانت لە ناوداوە ئەم مەحەتانت لە ناودا واتە موشک تێگرتنت کەمێ بێ لە لایەکی کەوەوە تێی بگریتن سەبووە نمونەگەر سەیری خەلیج بکەین تەواو موشکی بۆ تێناگرێ هەمووی موسەیراتە یەک تەکلیفەی هەمووی درۆنە تێگرێتن یەک تەکلیفەی کەمە دوو هەوڵ بدا ئستنزاف بکە احتیمالی دووەمی کە کەمی کردوێتەوە هەیەتی بەڵام باش ئەزانێ ئەم شەڕە درێژخایەنە ئەبێتە عملی ئستنزاف لە کۆتاییە کام لایەن پێی نامێنێتن ئەوە ڕوخێ لە ناوەچێ لەبەرەوە ئێران بیر لە شەڕی درێژخایەنە کاتن کەمیە کاتەوە زیاد تێناگرێتن بۆی بمێنێ با مانگ بە دوای مانگە بتوانێت هەر ئەگەر بتوانێت هەفتەی دوو موشەکیش تێ بگرێ بۆ ئیسرائیل بۆ تەلەبی بۆ ئەو کفایەتە 4-5 موسەیەرە تێ بگرێتن درۆن بۆ خەلیج بۆ ئەو کفایەتە ئەم احتیمالانەی ینی بەشێک نییە لە ڕووخانە و نسبە زۆرە ڕەنگە تاکتیکی خۆی بێت تاکتیکی خۆیەتی استراتیژیەتی خۆیەتی بۆ درێژەدان بە شەڕ نانەخێر زۆر باش وەڵا حەزەکەم باسێکی لوبنانیش بکەین دوێنێ شەو ئەم بەیانێش بە تایبەت زۆر بە خەستی بە قورسی لەلایەن ئیسرائیلەوە بردومان کرا چیە دوایین پێشاتەکان ئێستا گەیشتووە بەچی لە بەرەی لوبنانەوە حزب الله ئێمە کە باسی لوبنانمان کرد حزب الله ئێستا ئەو حزبە نییە کە بەهێز بوو کاتی خۆی کە باسی 2006مان کرد حەسەن نەسڕڵڵا چی وت ئێستا کە ئەو زەعیبوەتەوە ئیسرائیل بەهێزە ئیسرائیل لە تەکنۆلۆژیا و لە چەک وانە زۆر زۆر بەهێزترە و لە ناوچەکە لە هەمووی بەهێزترە بە نسبەتی شەر ئەو وەکو وتمان ئەبێ حزب الله چەکی لێبسەنێتەوە و ڕووباری لیتانی بگاپەی و لە ڕووباری لیتانیش ڕەتە بێتن ئەیگرێتن تایبەتی قیادەکانی بڵین حزب الله هەمویانی لە ناودا ئەمانەی کە ماون ئێستا شەڕەکەن وەکو شەڕێکی پارتیزانی لە شوێنێک کەمین دانێن بۆ ئیسرائیل و لێدەن ڕاست ئیسرائیل چەندە بابێ تانکی سوتا تاکو ئێستا مێرکافە لە دەوری 6 دانەی سوتاوە بەڵام ئەوە بۆ ئیسرائیل هیچ نییە زەرەری حزب الله زیاترە و زیاتری شەچێتە پێشەوە ناتوانن بەرگری لێ بکەن طبعا ئێرانیشی تایە لێنانە وەڵاو پرسیاریەوە بکەم یانی ئەوەی کە ئیسرائیل خۆی باسی دەکات دەڵێت
بۆ نمونە نزیکەی 150 ڕاوێژکار و فەرماندەی سەربازی لوبنانی سوپای پاسداران سەر بە قودس حتمەن بەڵێ جەماعەتی فەیلە قودسن بەڵێ خۆیان ئاگاداریانکردنەوە کە و ناوچانە جێبیێڵن مەبەست لە ئاگادارکردنەوەیان ئەم کەسانە کەزانن فەرماندەی سەربازین ڕاوێژکاری سەربازی پلە باڵان ئیسرائیل بوو ئەمەی کردووە لەگەڵیان یەک ئەو ڕاوێژکارانە بە پلەی یەک داینانێ وەکو سەرکردەکانی تر دوو کە تۆ ئنزاریانە دەیتی ینی خەبەری داوە پیانەش زانێ لەوێنانن ڕاوێژکارەکانی ئێران هی فەیلەقی قودس پێیانەڵێ بکشێنەوە چونکە ئەم ڕاوێژکارانە ئەمانە فێرەکەن چۆن موشک تێگرتن و ئەوانە هەبێتن تایبەتی موچەکەکانیان ئێرانیە ڕاست تەجروبەیان هەیە لە سەری خبرەیان هەیە بەڵام شەکی تازە دێتە مەیدانەوە بکشێنەوە شەڕەکەیەک سەختتر نەبێتن و لە شۆرێک کۆیان بکاتەوە هەمویان لە ناو بدەن ئەگەر ئێمە بگەڕێنەوە بۆ حادسەی فندقی ئوتێلی ڕامادا ئەوە چۆن بوو ینی ئێرانیەکان ئەفسەر ئێرانیەکان لوبنانی چوون ژووریان لە ئوتێل ڕەمادا لە بەیروت حجز کرد بەڵام ئێرانیەکان لێوێ نەبوون ئەفسەر ئێرانیەکان حجزیان کرد دوای ئەوەی کە حجزیان کرد دەرچوون ئێرانیەکان چوون لە چۆش چوون لە گەراجی ژێرزەمینەوە چوون بووی توانیان هەموو کامیرەکانی ئوتێلەکە هەمووی ڕابگرن بەبێ ئەوی ئوتێلەکە ئاگادار بێ بۆ ماوەی 5 ڕۆژ ئەو کامیرانەیان هەمووی ڕاگرتو بوو لە ژێرزەمیەوە دەرەچوون سەرەکەوتن بە شەرتێ دوای ئەوە 15 ژووریان حجز کرد ئەم ئەفسەرانە ئەم 4 ئەفسەرەی ئێرانیە لەم ژوورەوە بۆ ئەم ژوورە مەسەلەن شوۆنەکانیانە گۆڕی بەردەوام بەر حاڵاتی ئەمنی تۆ 14 ژوورت هەیە بەڵام لە یەکێ لە کۆبوونەوەکان لەوە ژوورێک ئیسرائیل ڕێک لەو ژوورەیدا هەموویانی کوشت چۆن ینی لە ناو 15 ژوورە زانیوتی لەو ژووران کامێرەیش خاوەن هوتێلیش نازانێت وازانێ لوبنانی نەمانە هاتوونە لەلایەن کۆمپانیایەکی کشتیاریەوە سیاحەت هاتوبوون بەڵام ئیسرائیل چۆن دۆزیەوە سەر سوڕەمێنێتن ڕێک مەبەستی پرسیارەکەی من ئەوە بوو ینی ئەو بتوانێت ئەویان لەگەڵ بکات بۆ خۆی ئیزنیانەدا حتمەنەوەیش جۆرێکە لە تاکتیکی شەڕوانێ شەریفیان زۆر باشە من نەیچی وام نەماگەر شتێکت مابێت لەم ئەڵقەی بەرنامەدا سپاس دەکەم سپاس بۆ جەنابەت کاک سەلام سپاس بۆ بینەری ئەوەش بەردەوام دەبین لە ڕۆژانی داهاتوو لە شرۆڤەکاری ئەم شەڕێکە هەڵگیرساوە لە ناوچەکە و لە نێوانە وڵاتانەدا کاتێکی خۆش و خواتان لەگەڵ